کە سوکاری سەربەردی شەیدان تێکۆ شەرەدێرینەکان پارێزەرە سەرسەختەکانی ڕێبازەکەی هەواڵ مامجەلال سڵاوێکی گەرمتان لێبێ. سڵاو لە پێنجوین، ئەو پێنجوینەی کە مام ناوینە پێنجوینی هەمیشە سەوز. شاری موفتی پێنجوینی شاعر، شارەکەی دێوانی مەجیدی نەمر، شاری چەندین سەرکردە و شەهید و کەسایەتی بەناوبانگی گەلەکەمان. ئەو شارەی کە لە ساڵی 1970 ئەو شارەی کە لە ساڵی 1970 ڕاپەڕی یەکێتی و پێنجوین مێژوێکی کۆنیان هەیە بەیەکەوە، بەڵام یەکێتی و پێنجوین هەبێ ئایندەیەکی گەشتریان هەبێ بەیەکەوە، کە نەم کوردستانەی کە ئەمڕۆ ئێمە تێدای دەژین ئەو کوردستانە نییە کە باو بابیرمان خەباتیان لە پێناوی کرد. ڕۆژانە لە خەڵکیە بیستین کە ماندوو بوونە لە سراعە سیاسیەکان، ماندوو بوونە لەو نائارامی و ناسەقامگیریە سیاسی و کۆمەڵایەتی کە ڕووی لە کوردستان کردووە. نیگەرانن کە هەر چەندە وڵاتەکەمان دەوڵەمەندە لە سەرچاوەی سروشتی، بەڵام ڕێژەی بێکاری و ڕێژەی هەژاری زیادی کردووە. داوای خزمەتگوزاریەکی باشتر دەکەن. زۆر جار بە تایبەت لەم دەبەرەش لە چەند هەڵبژاردنەکانی ڕابردوودا خەڵکی ئەم دەبەرە دەنگی داوە بە لایەنێکی تر، ئەو لایەنانەی کە بەڵێنێکی زۆریان داوە بەڵام کردداری کەمیان هەبووە. کاتی ئەوە هاتووە ئەو دەنگە ناڕازیانەی کە دوور کەوتبوونەوە لە یەکێتی بیان گەڕێنینەوە بۆ ماڵە گەورەکە، ئەوە بە ئێوەی تێکۆشەرا ئەکرێت. کاتی ئەوە هاتووە ئەو کەسانەی کە لێمان نیگەران بوون، ئەو کەسانەی کە لێمان دوور کەوتبوونەتەوە بگەڕێنەوە بۆ ناو ڕیزەکانی یەکێتی، دەنگی خۆیان بدەنەوە بە لیستەکەی هەواڵ مامجەلال. بۆ لەبەرەوەی کە ئێمە ئەو حەزبین کە ئەتوانین بەڵێنەکانی خۆمان جێبەجێ بکەین. زۆر لایەن و حەزبی تر هەبووە کە بەڵێنی زۆریان داوە بەڵام هیچیان پێ نەکراوە. هەندێک لایەنی تریشان کە ئەم دۆخەیان بەدڵە کە بەلایەنەوە هیچ پێویست ناکە گۆڕانکاری ئەنجام بدرێت. لایەنی تریش هەیە کە بەڵێنی زۆر گەورە ئەدەن بۆ گۆڕانکاری، بەڵام نە هیچیان پێکردووە نە هیچیان پێ ئەکرێ. لە 4 ساڵی ڕابردوو ئێمە بەڵێنی کەممان داوە بە تایبەت بەندە، بەڵام هەرچی بەڵێنێکماندا بوو بێ جێبەجێمان کردووە. بەڵێنماندا کە ناهێڵین قەیرانی ئابووری و قەیرانی دارایی بمان ڕووخێنێ، وەکە لایەنی تر ڕایان کرد لە مەسئولیەت ئێمە شانماندایە دەری، کە لایەنی تر دوور کەوتنەوە لە پۆستەکانیان ئێمە شوێنەکانمان پڕ کردەوە بە مەسئولانە مامەڵەمان لەگەڵ دۆخەکە کرد و نەمانوت کێشەکان هەمووی خەتای ئەم و ئەوە، شانماندایە بەری و هەوڵماندا ئەوەی کە لار ببوو ڕاستی بکەینەوە. هەستاین سەرپەرشتی بەرنامەی چاکسازی ئابووری کوردستانمان کرد، هەستاین سەرپەرشتی چاکسازیەکانی کارگێڕی هەرێمی کوردستانمان کرد و بەرەبەرە ئەبینین دەرەنجامی ئەو چاکسازیانە ئەبینین کە دۆخی ئابووری کوردستان بەرەو باشتر ئەڕوا، ئەبینین کە پرۆژەکانی کوردستان کە وەستا بوون بەرەبەرە ئەکەونەوە گەڕ. ئەشبینین بە بەڵێنی خۆمان بە بەڵێنی یەکێتیانە شتێک ناهێڵین لەم کوردستانە کە ناوی پاشەکەوتی موچە بێ، نەکەر پاشەکەوتەکە ناهێڵین بەڵکو بڕی پاشەکەوت کراوەکەش بۆتان نەگەڕێنینەوە. بەرنامەمان هەیە، ئەمە تەنها شعار نییە، بەرنامەمان هەیە، دیراسەمان کردووە و جێبەجێش یەکەین. بەڵێنماندا کە چیتر دوو موچە و سێ موچەی نایاسایی نەدەین، بۆیە هەستاین بەرنامەی بایۆمەتریمان جێبەجێ کرد و دوو موچە و سێ موچەی نایاساییمان کۆتایی پێهێنا. بەڵێنماندا کە ڕوتینات کەم کەینەوە لە حکوومەت، بۆیە بەرنامەی خزمەتمان ڕاگەیاند کە هەنگاوێکی گرنگە بۆ کەمکردنەوەی ئەو ڕوتیناتانەی کە ئێوە وەکو هاوڵاتی ڕۆژانە تووشیە بن لەگەڵ فەرمانگە و دائیرەکانی حکوومەت. ئێمە لەم دەبەرە یەک مەرزی نێودەوڵەتی ناسراومان هەیە کە باشماخە، لەم زوانە ئەو مەرزە ئەبێ بە دوان کە سەیران بەنیشە. بەردەوامین
بێگومان ئەو مەرزە مەرزی باشماخ مەرزێکی گرنگە بۆ تیجارەت، مەرزێکی گرنگە بۆ هاتوچوو، مەرزێکی گرنگە بۆ گەشتیاری. دڵنیا بن کە بوو بە دوو مەرزەوە ئەو کاتە هەلی کار زیادە بێ، هاتوچوو زیادە بێ، ئابووری ئەم ناوچێش ئەبوژێتەوە. ئێمە کە باسی پرۆژەی استراتیژیەکەن خۆتان ئەبینن دەستمان کردو بە جێبەجێکردنی چەندین ڕێگاوبانی استراتیژی لەم دەبەرە کە هاوکاری ئێوە ئەکا بگەنە شارەکان و هاوکاری گەشتیاری شەکە بگاتە شوێنە جوانەکەی کە پێنجوینە. ئەمە هەم بۆ گەشتیاری زستانی و بۆ گەشتیاری هاوینیش هەر بەسوو دەبێ. ئەمە هەمووی هاوکارە بێ، یارمەتیدەرە بێ بۆ زیادکردنی هەلیکار و بوژانەوەی ئابووری ئەم ناوچەیە. بۆیە ئێمە سەلماندوومانە هەواڵان، وەکو یەکێتی ئێمە سەلماندوومانە ئەو بەڵێنانەی کە ئەیدەین جێبەجێیانەکەین. بۆیە کە خەڵک پێمانەڵێن کە ماندوو بوونە لە سراعە سیاسی و کۆمەڵایەتیەکان پێتانەڵێنەوە بەڵێ ئێمەش ماندوو بووینە. بۆیە دەنگی خۆتانمان بدەنێ چکەن ئێمە تاکە حزبین کە بتوانین ئارامی بگەڕێنینەوە بۆ کوردستان. کە خەڵک پێمانەڵێن نیگەرانن لە دۆخی ئابووری و دارایی کوردستان و کەمبوونی هەلیکار و زیادبوونی ڕێژەی هەژاری، ئێمەش پێتانەڵێین بەڵێ ئێمەش نیگەرانین. بۆیە ئێمە پلانێکمان هەیە بۆ هەمەجۆرکردنی ئابووری کوردستان و کەمکردنی پشتبەستنی هەرێمی کوردستان بە داهاتی نەوت و زیاتر ئیستیسمارکردنی لە پیشەسازی کشت و کاڵ و زیادکردنی گەشتیاری بۆ ئەم ناوچەیە. ئەمە هەم هەلیکار زیادەکە، هەم ئابووری ئەم دەبەرە بەهێزەکاتەوە، هەم گوزەرانی خەڵکیش باشتر دەکاتەوە. کە ئێمە ئابووری هەرێمی کوردستان هەمە جۆرەکەین بە پشتیوانی زیاتر بە گەشەپێدانی پیشەسازی ئێمە ئەتوانین ئەمە بکەین. پلانمان هەیە بۆ کردنەوەی 2000 کارگە لەسەر ئاستی کوردستان کە ئەمە بەلای کەمەوە 50,000 هەلیکاری نوێ دەستەبەرەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. کە خەڵک پێمانەڵێن چاوەڕێی خزمەتگوزاری باشترن بۆ ئەم دەبەرە و بۆ کوردستان بەگشتی، پێیانەڵێن ئێمەش هاوڕاین، ئێمەش کارەکەین بۆ باشترکردنی ئەو خزمەتگوزاریانە. بۆ بەدەستهێنانی ئارامی و باشترکردنی ئابووری کوردستان بێگومان توانای حکوومەت بۆ جێبەجێکردنی خزمەتگوزاریەکان، بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکانیش باشتر دەبێ. پەرە بە بەرنامەی خزمەتی کوردستان ئەدەین تاکو ئەو ڕوتیناتەی کە ئێوە ڕۆژانە تووشیا بن کەم ببنەوە. ئەو دەسەڵاتەی کە ئەمڕۆ هەمووی قۆڕخ کراوە لە هەولێرەوە دای ئەبەزێنینەوە بۆ مەحافظە و بۆ قەزا و بۆ ناحیەکانی کوردستان. منەزانم ڕەنگ بێ قورس بێ بۆ هەندێکتان ڕۆژانە بچن بۆ سلەیمانی تاکو و مامەڵەی ڕۆژانەتان بکەن لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت. هەندێ حزب هەبوون کە هاتنە ناو دەسەڵات هەرچی سەلاحەتی قەزا و ناحیەکان هەبوو کێشایانەوە بۆ هەولێر. بەڵام ئێمە بەڵێنتان پێ ئەدەین بە متمانەی ئێوە ئەو دەساڵاتانەی کە گێڕانەوە بۆ هەولێر هەموویتان بۆ ئەنێرینەوە بۆ مەحافظە و بۆ قەزا و بۆ ناحیەکانی کوردستان. ئێمە ئەو بربەستانەی کە هەن لە بەردەم ئێوە و حکوومەتەکەتان لا ئەبین. ئێمە حکوومەتەکەتان نزیکترەکەینەوە لە خۆتان تاکو حکوومەتەکەتان خزمەتکاری ئێوە بێت. ئێمە ئەمەمان پێ ئەکرێ، خەڵکی تر بەڵێنەدا ئێمە جێبەجێیەکەین. شەرەفێکی گەورەیە بۆ من کە سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بم. ئێمە ئامادەین بۆ ئەم بەرپرسیارەتیە. ئێمە سەلماندوومانە کە لە ئاستی بەرپرسیارەتی و لە ئاستی چاوەڕوانی ئێوە ئەبین. خۆم و کاندیدە بەڕێزەکان کە هەندێکیان لێرەن یەکە بە یەکەیان شایستەی دەنگی ئێوەن. کاتی ئێمەیە، سەرکەوتنی ئێمە، سەرکەوتنی لیستی 105 بەسراوە بە ئەرک و ماندووبوون و ئیش و کار و گەڕان بە ماڵی ئێوەی تێکۆشەری یەکێتی. بۆیە دەست پێ بکەین، لە ماڵەوە دەست پێ بکەین، لە کەس و کارمانەوە دەست پێ بکەین، لەگەڵ دراوسەکانمانە قسە بکەین، لەگەڵ هەواڵ و هاوڕێکانەمانە قسە بکەین، لەگەڵ ئەو کەسانە قسە بکەین کە جاری پێشوو دەنگیان نەدا بە یەکێتی. لێیان پرسن ئایا ئەو دەنگەی خۆیان کە نەیاندا بە یەکێتی چی بۆ کردن؟ چ بەرهەمێکی هەبوو؟ چ چاکسازیەکیان بۆ بەدەستهێنرا؟ هیچ.
بۆیە پێیان بڵێن ئەو دەنگەی خۆیان نەفەوتێنن، دەنگەکەی خۆیان بێننەوە بۆ ماڵە گەورەکە، دەنگەکەی خۆیان بگەڕێننەوە بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو باشتر لە خزمەتیان نابین. دەنگی خۆیان بگەڕێننەوە بۆ لیستی 105 ئەو حزبەی کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە، ئەو حزبەی کە پێویستی کرد شەڕ بکا شەڕەکە، ئەو حزبەی کە پێویستی کرد دەستی ئاشتیش درێژ بکاتەوە دەستی ئاشتی درێژەکاتەوە، ئەو حزبەی کە زۆرترین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردووە، ئەو حزبەی کە ئەتوانێ ئارامی هەلی کار و خزمەت بگێنێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان، حزبی شەهیدان، حزبی هەڤاڵ مام جەلال، یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستی 105 هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن.